ڕۆنی ڕەشی ئۆتۆمبیلێکی بارهەڵگری سوتەمەنیە کە لە ڕێگەی دوو مەنهۆڵەوە تێکەڵ بەزەی دوکان دەبێت. هۆکاری ئەم تێکەڵبوونەش بەهۆی ڕووداوێکی هاتوچۆی 11 ئەم مانگەوە بوو کاتێک لە لۆفەکانی کلکەسماق ئۆتۆمبیلێکی بارهەڵگر کە ڕۆنی ڕەشی هەڵگرت بوو تووشی وەرگەڕان دەبێت و تەواوی سوتەمەنیە بارکراوەکەی دەڕژێتە زەی دوکان. وڵای ئەم بەیانی تەلەفۆنیان بۆ کردم گوتیان وەرە خێر لە بەردمی دوکانەکە ڕژاوە منیش هاتم هەندێک بەستم بۆ کردو ئەو دەبانە من کرد بۆی ئاوەکە ئەم پیسایان نەچێت ناو ئاوی دوکانەوە چونکە لەمە هەفتەیەک لەو پەر دوو تەنکەرێکە لەو لاوەرگەڕان هەموو هەرچی پیسای چۆن ناوزێ ئێستا هەتا یەک هەفتەی دە ڕۆژەکە ئەو پیسای هەموو دەچێت نە ئاوەکەوە بەکەڵک ئاوی خواردنەوە نایە بۆ خۆمان چەند مەحتەل بووین چون لەسەرەوە ئاومان بە تەنکە کڕیوە چۆن بەکەڵک نایەوە بۆ خواردنەوە شیاو نییە بردی گەورە لەوێکان ڕێک دەچێت نە ئاوەکەوە بۆی لای خەڵک ڕوون بێ لای مەطعەم مێرسی و ئەو لەوێکان ڕێک دەچێت نە ئاوەکەوە و تەواو بەداخەوە ئەمە هەر لە ڕووی گەشتیاریەوە زەرێدێکی زۆری داوە لە هەموو دار و درەخت و بەردەم سەیرانگاکان و هەروەها بوو ئای خواردنەوەی سلێمانیش زەرێدێکی زۆری داوە هەروەها ئای خواردنەوەی دوکانی چەند ڕۆژێک بەهۆی ئەم حاڵەتەوە ئاو دابەش نەکرابوو ئەمە حاڵەتێکی زۆر نەخوازرا و هیوادارین ڕێگە چارەیەکی بۆ بدۆزنەوە و چیتر دووبارە نەبێتەوە ئەمە زەرە دوزانێکی هەیە بۆ تەندروستی هەمومان. بەهۆی ئەم ڕووداوەوە مەترسی لەسەر ئاوی خواردنەوەی شاری سلێمانی هەیە و قایمقامی دوکانیش دەڵێت تاکە چارەسەر بەردانەوەی زیاتری ئاوی بەنداوی دوکانە بۆ ئەوەی ڕۆنەڕەشەکە و ئاوەکە ڕابماڵێت. سعات 12 بە دواوە تەنکەرێک لە خەتی کۆیەوە کە ڕێهاتوێش تایە قەدەغەیە بۆ بار هەڵگرەکان لێوە بێن تەنکەری وەرگەڕاوە نەفتای پێ بووە بەداخەوە سایەخەکەی وەفاتی کردووە دەست بەجێ مەتیمەکانمان ناردەوێت بۆی ئیجراعاتی پێویستکەن و تەرمەکەیان گواستەوە بۆ نەخۆشخانە و پزیشکی دادی و سیارەکە بگوازنەوە ئەو ڕێکارانە بگرنە بەر بۆی توان ڕۆنەکە نەچێت ناوزەیەکەوە زۆر بەشێکی چووە داوامان کرد لە بەڕێوەبەرەتی بەندا و ئاگادارمان کردن کە نیسبەتی ئاوەکە زیادکەن هەر بۆی سوو زەیەکە پاک بێتەوە. بەهۆی سەرەکی بوونی قەزای دوکان و بەستنەوەی زۆربەی شار و شارۆچکەکان بەیەکەوە بووەتە هۆی هاتوچۆکردنی ئۆتۆمبیلێکی زۆر بە شێوەیەکی ڕۆژانە و خراپی ڕێگاکەش وای کردووە توانای هەڵگرتنی ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیلی نەبێت. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای دوکان.